لە یەکەم ڕۆژی هینەکە وتمان هەر کەسێک بێت و هەر کەسیشی لە پشتەوە بێ ئیجراعاتەکرێ بەرامبەری دڵنیا بن ئیجراعاتەکرێ. کۆمنتی هاوڵاتیەکە بۆی نووسیوین نووسیوێتی ئەگەر هاوڵاتیەک پۆڕێک بگرێت یا کەوێ بگرێ ڕاوبکات سزادرێت لەسەری بەڵام ئەڵێ ئەی چی کرا بۆ ئەو کەسانی کە مادە ڕەشەکەیان بڵاوکرا کردوەوە تاسە کەس گیراوە لەسەر بابەتە. ئێمە کاتی خۆی لە ڕێگاندن قسەمان کرد هەر لەگەڵ دروستبوونی حاڵەتەکە نووسینگەی بەڕێز جەگری سەرۆکی حکوومەت لیژنەیەکی پێکهێنا لە بەڕێوەبەتی ئاسایشی سلێمانی و بەڕێوەبەتی پۆلیسی دارستان و بەڕێوەبەتی ژینگەی سلێمانی و خەڵک دەستگیر کراوە لێکۆڵینەوە بەردەوامە و ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە نەتیجەی لێکۆڵینەوە و ئیجراعاتەکان هەمووی ئەلانەکرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ خەڵک گیراوە و کەس گیراوە وەڵڵاهی ناتوانم ئێستا عەدەدەکە بڵێم بەڵام ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە کە لێکۆڵینەوە و ئیجراعاتەکان هەمووی جێبەجێکرا دیارە لە بەردەست دۆسیەکان لە بەردەم دادوەرە بەڕێزەکانان کە ئیجراعاتی بەپێی یاسا تەبعەن ئەو کەسانی کە تەجاوزیان کردوتە سەر ژینگەی وڵاتەکە دیارە بە یاسا و ڕێسای خۆی هەیە بۆ ئیجراعاتکردن بەرامبەریان بەڵام دڵنیا بە کەسی لێت هێپەڕ نابێت چونکە ئێمە لە یەکەم ڕۆژی هینەکە وتمان هەر کەسێک بێت و هەر کەسیشی لە پشتەوە بێ ئیجراعاتەکرێ بەرامبەری دڵنیا بن ئیجراعاتەکرێ.